ئێمە ئێستا لە شوێنێک وەستاوین کە بەڕاستی دوێنێکە کە شاندێکی ئاژانسی هەواڵی فەرەنسی AFP لێرە بوو دامڕکەیەوە چۆن دەتوانن بە وەزادا ئیش بکەن دەنگێکی زۆر دێ بەڵام ئێوە ئیشێکی زۆر گەورەش دێت ڕاستیەکەی ئێمە کە لێرە دەستمان پێکرد کەسێکمان لەگەڵ بە ئەسڵ ئەفریقی بوو ڕەگەر وڵاتی نامەی ئەمریکای هەبوو دەیگوت مشتی وام نەبینی لە ئەڵمانیا تەلەڤیزیۆنێکمان دانا نهۆمێکمان کرد بە گەراج چونکو گەراجەکان کەم بوو ئێوە گەراجەکە دەکەن بە ستۆدیۆ ئێمە لە وەزعێکی زۆر سەختدا دەستمان پێکرد بەڕاستی لە وەختێکدا دەستمان پێکرد کە HD لە هەموو ئەو ناوچەیەدا هەر نەبوو ئێمە بە تەکنەلۆجیایەکی نوێ و بە زۆر توانای خۆیی و دەرەکی توانیمان کە ئەزمونێکی زۆر باش لەو بینایە سادە و ساکارەدا دەست پێ بکەین ڕاستیەکەی پێش ڕوودا و دوای ڕوودا قۆناغێکی زۆر یعنی جاکەرەوەیە بۆ میدیای کوردی پێش ڕوودا شتێک بۆ میدیای کوردی دوای دامەزراندنی ڕوودا و هەموو میدیای کوردی کەوتە جوڵا بۆ پێشکەوتن بۆ ئەوەی وەکو میدیای بێ بگوێرەی نۆرمەکانی میدیای جیهانی کار بکات ئەوە شانازیەکە بۆ هەر یەک لە ئێمە وەکو یەک لەگەڵ میدیای کوردیدا ئێمە بەشی دەکەین بەڕاستی چونکو وامان کرد ئێمەش بڵێن ئێمە دەتوانین تەلەڤیزیۆن و رادیۆ و دیجیتال میدیایەکی وەکو دنیامان هەبێت ئەوە نەبێت کە ئێمە دوای 10 ساڵی دیکە لەوانەیە وەکو تەلەڤیزیۆنەکانی دیکە دنیان 20 ساڵی دیکە ئێمە ئەومان بەڕاستی لە کۆبوونەوەکانی سەرەتادا وەلاوەنە هەموو شتێکمان پێمان گوتن کە ئێمە وەکو دنیا دەست پێ دەکەین وەکو هیچ کەناڵێکی کە پێشتر لە کوردستان هەبووە نابین و بەو شێوەیەش دەست پێ ناکەین مناقەشەیەکی زۆر ئەو کات هەبوو کە ئێمە بە 6 کاژێر دەست پێ بکەین وەکو تەلەڤیزیۆنانەی دیکە کە لە کوردستاندا تاوەکو ئەو کات کاریان دەکرد ئێمە لەو کاتێوە بڕیارماندا بوو کە هیچ شێوەیەک چاو لە میدیای کوردی نەکەین بەڵکو چاومان لە میدیای جیهانی بین لەبەر ئەوەشە کە ئەمڕۆ ئێوە دەبینن ینی ڕۆژانە شتێک کە لە بولتەنێکی ڕۆژئاوا هەیە لە بولتەنێکی ڕۆژ هەڵات هەیە لە دیجیتال میدیا ڕوودا و بڵاو دەبێتەوە لەسەر تورکیا لەسەر ئێرانە لەسەر سووریا لەسەر وەزعی ناوخۆی کوردستانە دەبینین پاش کەمێک بیاننامەیەک دەردەچین ڕوونکردنەوەیەک دەردەچین یعنی ئێمە توانیمانە تەسیرێک دروست بکەین کە ئەوەی کە لە دڵخوازی خەڵکی کوردستان بوو ئەوە بەدی بێت بەهۆی ڕووداوە ئەوە جێگەی شانازیە بۆ بەڕاستی مایەی خۆشی و دەستخۆشیە بۆ ئێوە هەر هەمووتە مایەی ئەوەیە کە بە هەمووتان بڵێن ماندوو نەبن ئینشاڵڵا بتوانین ساڵێکی زۆر زۆر پەرسەرکەوتن و بەرهەمترمان هەبێت ئێمە وەکو شادیش باسی کرد بەڕاستی ئێمە لە هەموو خۆشیەکاندا ناخۆشیێکمان دایم دەبیرە ئەویش خەفەتی لە دەستدانی شەهید شیفاگەردیە خەفەتی تا ئێستا شوێن بزری فەراد حەمۆیان کە بەڕاستی ئەو توانە وەکو گرینگێکن بۆ ئێمە هەتا لە لای ئێمە دەمێننەوە شانازی ئێمە ئەوە بوو کە شەهیدمان نییە شانازی ئێمە ئەو کە قوربانیمان نییە گەورەترین شانازی بۆ ئێمە ئەوە بوو کە توانیمان بوو گیانی کارمەندەکانی خۆمان بپارێزین بە تایبەتی پەیامبەرەکانمان کاکوونەر شاهێدە بە شەڕی بن و هونەری دایم ئەوەیە کە نابێ بچین خۆشی دایم ئەوە دەکات کە بەڕاستی بەدڵی ئێمە زۆر جاران کە مرۆڤ ئەوەکانی دەبینیتەوە راپۆرتەکانی دەبینیتەوە حەز دەکات کە یعنی نەدەبووە ئەوە ببێت نەدەبووە ئەوە بکرێت ئەوانەی ئەو کارانە کە هونەریش دەکات ئینشاءڵڵا خوا بپارێزی و تەمەنی درێژ بکات بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئێمە فێر کراین دەبی خۆمان بپارێزین گرنگترین شت ئەوەیە باشترین چیرۆک باشترین کە ڤیتی باشترین هەواڵ ئەوەیە پاراستنی خۆت دواترێ هەواڵەکانی بکرێت چونکو مرۆڤ بۆ ئێمە لە هەموو شتێک بەقەدرترە